بڕێزان ئێرە جەبەل ڕووماتی پێدەوترەوەی کە ئێمەی لەسەرین ئەمە و هەروە پشت ئێمە و پێدەوترێت جەبەل ڕوومات یعنی شاخی تیرهاوێژەکان چێوی تیرهاوێژەکان لێرەوە یعنی پشتی پێغەمبەر گیرا بوو عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی شوێنێکی بەرز و مسەیطەرە ئەگەر دوژمن ویستی لە پشتەوە ڕابێ لە پێغەمبەر بدا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم تیرهاوێژانە نەهێڵن ڕێگایان لێ بگرن پێی دەوترێت جەبەل ڕوومات لەسەر ئێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو تەکتیکێکی عەسکەری پەنجا تیرهاوێژی دانا بۆ ئەوەی پشتی مسلمانان بگیرێت بەڵام قەدەری خوای پەروەردگار یەقضی الله ئەمرن کانە مەفعولە دوای ئەوەی کە جەنگ دەستی پێکرد و مشریکەکان تێکشکان و باشەکشەیان کرد ئەمانەی ئێرە وتیان تەواو دەورمان نەما وەزیفەمان نەما لێرە با چی بکەین با دەستکەین بە دابەزین و ئێمەش لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکەوینە شوێن کافرەکان و غەنیمەتیش ئێمەش دەستمان بکەوێت ئەمە هەڵەیەک بوو کرا ئەم هەڵەیە باجەکەی زۆر قورس بوو باجەکەی ئەوە بوو مسلمانان تێشکان پێغەمبەر سەڵات وەسەلام بریندار بوو حەتا سەحابە شەهید بوو و لە مێژوودا ئەوەتە نووسراوە لە غەزوەی ئوحود لە جەنگی ئوحود مسلمانان تێشکان مسلمانان شکستیان هێنا بەهۆی چی بەهۆی هەڵەیەکەوە بۆیە بەڕێزەکانم ئەمە تەنها شتێک نییە بڵێن یادەوەریەک باسی کەین و حکایەتێک و قسەیەک بێت پێویستە دەرس و عبرەتی لێ وەربگیرێت هەڵەکردن سەر پێچیکردنی فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باجەکەی زۆر گەورە دەبێت هەم بۆ تاک و هەم بۆ کۆمەڵگاش خوای گەورە ئیستیقامەتمان پێ بداتێ بتوانین شوێنکەوتەی فەرمانی پێغەمبەر بین عەلەیهی سەڵات وەسەلام شوێنکەوتەی سونەتی بین و لێی لا نەدەین بۆ خاتری ناوە جوانەکانی و داوا لە خوای پەروەردگار دەکەین ڕۆژی قیامەت ئێمەش لەگەڵ ئەو هاوڵە بەڕێزانە و لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەشرکە و لە دنیاشدا هیدایەتماندا شوێنکەوتەی پێغەمبەر و سەحابە بین بەزای خوای گەورەیان لێبێت والحمد لله والصلاة والسلام على رسول الله